خۆشەویستان لە بابەتی ئەم شەوماندا کە باسی شیرپێدانی مناڵ بوو لە کوردستانی خۆماندا بەسەراتێکتان بۆ دەژێڕمەوە. ئەم بەسەرهاتە واقعیە لە شاری سلێمانی ڕوویداوە. حاکمەکەی کە دەیجێڕێتەوە ئێستا لە ژیاندایە، حاکمێکی زۆر شارەزا و بەدین ناوی حاکم ئاسۆ سەردار ڕەشیدە. پیاوێکی زۆر شارەزایە لە بواری قانونیدا و پیاوێکی بەدین و بە ئینسافیشە. ئەم پیاوە کە ئێستا لە ژیانە و جەنابتان دەتوانن پێی بژێڕنەوە بچنە لای بەسەرهاتێکی غەریب دەجێڕێتەوە. ئەڵێ ڕۆژێک لە محکەمە بووم، پیاوێک داوای کردبوو کە چاوی بە من بکەوێ، کە ڕۆژی محکەمە و سەرەدەوامی من بوو لە بەشی تحقیقات و ئەوانەدا. منیش ڕێگام پێدا و هاتە ژوورەوە. کوڕێکی گەنج بوو، وتی تەمەنم 22 ساڵە. ناوەندیم تەواو کردووە، فەرمانبەرم لە یەکێک لە فەرمانگەکانی شاری سلێمانی لەبەر حرمەتی فەرمانگەکە ناوی ناڵێ. وتم فەرموو دەستی کرد بە گریان، قسەکانی پچڕ پچڕ دەکردن و لەبەر گریان ئەو کوڕەگەنجە من نەمدەتوانین لە داواکەی تێبگەم. بە هەر حاڵ ئاوێکم دایە و هێواشم کردەوە و چایەکم بۆ بان کرد و وتم برام هێواش بەوە هەموو شتێکی شەڵا چارەسەری دەبێ، ئێمە دەبێت یەکەم جار لە گرفتەکەی تۆ تێبگەین، چستەمێک لێکراوە بۆ وا دەگری بۆ وا مەحزوونی. بە هەر حاڵ قسەی خۆشم بۆ کرد، دەڵێ هەتا هێواش بۆەوە. وتی کا حاکم من 3 ساڵ لەمەوە بەرکچێکم هێنا کە لە فەرمانگەی فڵان شوێن ئەویش فەرمانبەرە، ژیانێکی زۆر خۆشمان هەبوو، لەبەر خۆشی ژیانمان بڕیارماندا 2 ساڵ مناڵبوونمان دوا بخەین. 2 ساڵ نەمان نێژافر دەکەن، خێزانم حامیلە بێ. ساڵی سێم خۆی داوای کرد، وتی خۆزگە مناڵێکمان بێ. وتم لە تۆم پێخۆشترە، من لەبەر دڵی تۆ مەنعی مناڵبوونم کردووە کە حەزت لێ بووە زیاتر بەیەکەوە خۆشبەخت بین. ئەڵێ مناڵە ئافرەتەکە حامیلە بوو، ماوەیەش پێ بچوو، حەملەکەی گەورە بوو بە 5-6 مانگ، بەڵام ئەو ئافرەتەی جاران نەما. هیچ ڕوویەکی خۆش، قسەیەکی خۆش، سۆزێک، میهرەبانیەک بەرامبەرم نەیما. ژیانم لێ تاڵبوو بوو، قسەی ناخۆشی بەرەو ڕوو دەکردم. لا یەک دۆستی سیقە پێکرا و باسی شکوای حاڵی خۆمم کرد، وتیان لەوانەیە حەملەکەی بێ. ئافرەت لە کاتی دووگیانیدا کۆمەڵە شتی تایبەتی بەسەرەدێ ڕەم بە هی ئەوە بێ ئەوە ڕەفتاری لەگەڵ تا گۆڕاوە. بەڵام بە هەر حاڵ هەر چاک نەبوو. پەنام بر بۆ ماڵی باوک و دایک و براکانی کە ئامۆژگاری بکەن و هیچی تر ئازارم نەدا. من هیچ خراپەیەکم بۆی نییە، هیچ سوکایەتیەکم پێ نەکردووە، هیچ خەلەلێک لە خۆم عاشق نابم. ئەڵێ ئاخری بڕیاری داوتی من یەک شتم لە تۆ دەوێت، تەنها ئەوەیە لێت جابمەوە تەڵاقم دەی. وتم ئافرەت کاری کردن نییە، بەتایبەت تۆ لەم کاتەدا ئێستا لە سەر و حەدی مناڵبوونای، بۆ خاتری خوا ئەبێ ودیای مناڵەکەت بی، ستەم لە منیش مەکە لە خۆت لەم مناڵی داهاتوو. وتی هیچ کارێکی وا ناخوا، تەنانەت ڕۆژێ لە دادوەرەوە بڕیارێکم بۆ هات کە ئەم ژنە بە مخالعە واتە بە خولع، ئەڵێ لە هەموو حەق و شتێکی خۆم نەمارەیم دەوێ، ناڵتونم دەوێ، نەماڵم دەوێ، هیچم ناوێ، بەس دەستم لە دەستی ئەو پیاوە بێتەوە. لەو کاتانەشدا دادگا بڕیار دەدا ئەگە پیاوەکەش ڕازی نەبێ نیکاحەکە بەتاڵ دەکاتەوە. بڕیاری دادگام بۆ هات و بە هەر حاڵ کە ئەو هەموو ئوستور بوو لەسەرەوە لێک جیابووینەوە. دوای ئەوەی کە چۆ ماڵی باوکی مناڵی بوو، کە مناڵی بوو دوانەیەک بوو، هەردووشیان کەج بوو. یەک دوانەی بوو بە یەک سەگ، هەردووشیان کەج بوو. مناڵەکانی شیر نەدایە و لە پەڕۆیەکیەوە پێچاوم بۆی نەرمەوە بۆ ماڵەوە. شیری قوتو نەما، کاک حاکم وتی شیری قوتو نەما لەو شارەدا، ئەم نەوعە نابۆ ئەو نەوعە، یەک دانە نەما، ئەم مناڵانە هیچیان دەمیان لەو مەمکەیە نەدا. گەڕام پاڕامەوە لەو ئافرەتانی کە مناڵی تازەیان بووە، دەمیان بە مەمکی هیچ ئافرەتێکەوە نەنا. بردمانەوە بۆ لای دایکی و پاڕامەوەتم ئەم مناڵانە لە برسانە دەمرن، کە بەمکی دایکیان دەگەر عیبیان نەدەما، مەمکی دایکیان دەخوارد. دەمان بردەوە بۆ لای ئافرەتێکی تر، یەک ئافرەتی تریان نەدەگرت. حەج مەمکەیەک و هەر شیرێکمان بۆ تاقی دەکردنەوە، نان دەهێشت دڵۆ پێ بچێتە سەر دەمیان ئەو دوو کچە. ئێستا لە خەستەخانەن وا مغەزیان بەسەرەوەیە، چونکە دایکەکەی قبوڵیان ناکە شیریان بداتێ، هیچ نەوعە شیر و شیری ئافرەتێک ناخۆن. لەبەرەوە من گرفتارم، ئێستا من چی بکەم لە ڕووی قانونیەوە؟ ئەڵێ دواتر ئەوەشی باس کرد، وتم ئەی هۆکارێک نەتزانی ئەم ژنە بۆ وای لێ هات. وتی وەڵڵاهی جێگەی داخە، ئەم ئافرەتە کوڕەپورێکی هەبوو لە دەرەوەی وڵاتە، لەگەڵ ڕێزمەیەوەکانی لە خارجن، خوا نەخواستە سوکایەتی نەبێ. من وەکو کەسێکی ئەمین ئەو پورزایەتی و قەیچێکا تەلەفۆن لە بەینیان نابوو، بێ ئاگا لەوەی کەوا وعدی بە کوڕەپورەکەی داوە، خۆی بە تەلاقداندا و ئەویش بێتەوە لێرە ماریکا و بیا بۆ خارج. بڕیاری دا کەواز لە من و لە مناڵ و لە هەمووی بێنێ، بەڵام بڕوا بۆ خارج و بەدوی کۆمەڵی حەز و ئارەزووی سەرشێتانەی خەیاڵی کە هەر خەیاڵە، ئەوە واقعێکی نییە، بەدوی ئەوە کەوێت. لە خوا غافڵ بوو بەڕێزانم ئافرەتە، ها کە ئینسان مڵەم لە خوا غافڵ مەبە، کە لە خوا غافڵ بووی هەموو سنوورەکان دەبەزن، هیچ سۆز و میهرەبانی لە دڵی ئینسانە نامێنێ.
ئەڵێ منیش ڕێنماییم کرد وتم ئەمە عقوبەی خواییە بۆ ئەم ئافرەتە لە ڕووی قانونەوە حاکم بڕیار دەدا پاسەپۆرتی ئەو ئافرەتە دەبێت لۆک کرێ نابێت سەفەری دەرەوەی وڵات بکا و بە ئاواتی خۆی بگا ئەبێ بە ئیلزامی ئەم مناڵانە بەخێوکە سبحان الله کاتێ دەڵێ کە ئەمەم هین کرد ئەمەم بیست خوای گەورە بە حکمت و ئەمە بەڵگەی بوونی خالق و ئەڵڵایە بیری حەزەتی موسا پێغەمبەرم کەوتەوە کاتێک کەوا بردیان لە کۆشتی فیرعەونە مەلۆتکەکان هەڵگرتەوە خوا دەفەرمێ وحەڕەمنا عەلەیه المەڕاضیع من قەبل شیری هەموو ئافرەتێکمان لەسەر حرام کرد حەج ئافرەتێکیان بۆ دێنا بۆی موسا بەخێوکە و شیری بداتێ موسا دەمی بۆ نەدەبێت کاتێک کە بۆی بیجێڕێتەوە بۆ لای دایکی چونکە خوا وعدی پێدا بوو بۆ دەژێڕینەوە کە بردیانەوە بۆ لای دایکی خۆی یەکسەر باوەشی بۆ گرتەوە دەمی بە مەمکی دایکیەوەنا ئەو مەلۆتکەیە چونکە بە کەس بەخێو نەکرا هەمان بەسەرهات لەو ئافرەتە شاڕوویدا ئەبێ بە ئیلزامی قانون لەژێر چاودێری شورتەیە حتا 2 ساڵ ئەم مناڵانە شیر بدا سبحان الله سەیریکە ئینسان کە لە خوا غافڵ بوو سۆز و بەزەیی بووە جگەرگۆشەی خۆشی نامێنێ بۆیە قورئان دەفەرمێ ئولائیکە کەلئەنعام بەل هوم ئەضەل ئینسان کە لە خوا غافڵ بوو لە درڕندە و ئاژەڵ زۆر پلەی دێتە خوارەوە وەڵڵاهی درڕندە و ئاژەڵ بەزەیی بە مناڵی بچووکا دێتەوە لە رووسیا لە گۆڤاری خاکە ژمارەکەم بارشیف لابوو لە رووسیا ژن و پیاوێکی تریاک کێشی موادی مخەدیرخۆری بێهۆش تریاکی لەگەڵ ژنەکە دایمە ناکۆک مناڵێکی ساوایان دەبێ مناڵی تازە لەدایک بووی دوو مانگ ئافرەتەکە لە داخی مێردە تریاک کێشەکەی کە بێهۆش و بێ ئاگایە ماڵ بەجێ دێڵێ پیاوەش تریاک کێشە لەگەڵ باندێکا ڕێدەکەوێ و ماڵ بەجێ دێڵێ ئەم مناڵە ساوایە بە تەنها لەم کوخەیە لەو کوێستانانەی رووسیا بەجێ دەمێنێ سبحان الله سەگێک دێڵە سەگێک بەچکە هەڵدێنێ دێ سەیرەکە ئەم مناڵە لەوێ خۆ دەبوو بیخواردایە پارچە گۆشتێکی ناسک بەڵام ئەو سەگەش خوای گەورە هۆش و فکری پێداوە کە ئەم مناڵە بێدایک و باوکە لەگەڵ بەچکەکانیا شیری ئەدا لەگەڵ بەچکەکانی خۆیان هەموو جارێ گوانەکانی خاتە دەمی ئەم مناڵەوە ئەویش بۆی پێیەکەنێ هەموو جارێ ئەم مناڵە خۆی پیس دەکا ئەم سەگە ناتوانێت بیشواتەوە بە زمان هەموو پیسەکەی لێ دەکاتەوە بۆی ناوگەڵی نەسووتێتەوە کاتێکەوە تیمێکی پشکنینی دارستان دەچنە ئەو دارستانە لەو کوخەیە سەگێک کۆمەڵێ بەچکە و مناڵێک بەدواوێن و مناڵەکەش وەکو سەگەکان دەڕوا لەسەر دەست حەیمان ئەخلاقیەوانی گوت و عمری بۆتە 2-3 ساڵ بەڵام ئێستا هێناوێنێتەوە ئەڵێ هەرچەندی هەوڵیان دەدا ناتوانێت لەسەر پێ بڕوە هەر لەسەر دەستەکان دەڕوا چونکە وەکو بەچکە سەگەکان قاچی ڕادەوەشێنێ لە جیاتی کلێک وەکو ئەوان دەیە بوەڕێ دانەوێت بیکەنەوە بە شێوازی بەشەری و ڕاهێنانی مرۆیی بۆ بکەن هەرچەند کارێکی ناڕەحەتە ئالەوێدا بیر بکەوە پەروەردگارێک هەیە ئەم کەون و کائیناتە بەڕێوە دەبا سەگێک مسەخەر دەکا بۆ ئەوی مناڵێک بەخێوکا کاتێک کە دایکی نەماوە ئەمە پێمان دەڵێ ئەی ئینسان لە خوا غافڵ مەبە پەروەردگاری خۆت بناسە خالقێک هەیە ئەم ئەرزوو ئاسمانە بەڕێوە دەبا ومێدەوارم خوشکانی عزیزم لە دەرسی ئەم شەودا بڕیار بدەن ئەوەی حەملی هەیە هەر لە ئێستاوە بڵێ خوایە وعد و بەڵێن بێ ئەو مناڵەی خۆم بەس بە شیری خۆم بەخێوکەم خوای پەروەردگاری ژیارمەتی دەدا و خوا یار و یاوەری هەموو لایەکمان بێ و خوا جەزای بەخێری جەنابی شتام بداتەوە کە بەم شەوە لە ماڵی خوادا بۆ بیستنی چەند وشەیەکی خێر ئامادە بوون ڕەحمەتی خوا لە هەموو لایەک